على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة بقرة جيشتنا آيات 183 كخواي جور لو تن آياتنا دا باسي فرضية واجبية الرجومان بودكات لفرمت يا أيها الذين آمنوا أي أو كساني كإيمانتان هناوا كتب يعني فرض كراوة واجب كراوة نسراوة عليكم لسرتان الصيام بروجوبون يعني خوغرتنوا لخواردن وخواردنوا سرجي كردني هاو سران ولا هر شتێک کە ڕۆژوو دەشکێنێ لەکەیەوە تەوان لە سفیاتی بەرەبەیان تا شەو دادێ ئەو مدەتەی کە ڕۆژە کەمە یعنی هەر وەک كتب على الذين واجب كرابو فرض كرابو على الذين من قبلكم لسر أو قلانشي كلفيش إيوة هبون لعلكم تتقون بأميدي أوي إيوة بو أوي إيوة بهوي رجوكان تانوا ببنا كسانكي بارس كارو خو بارس يا أيها الذين آمنوا أي أوانيك إيمان تان هناوا كتب عليكم الصيام پێویست کراوە لەسەرتان ڕۆژوو بە ڕۆژووبوون کەما کوتیبە على الذين من قبلكم هەر وەک چۆن پێویست کرابوو واجب کرابوو لەسەر گەلانی پێش ئێوەش بۆچی لعلكم بە ئومێدی ئەوەی بۆ ئەوەی ئێوە تتقون خۆپارێزی بکەن ببنە کەسانێکی خۆپارێز کە معنای ئاەتەکەی واضحە حکمەتی بە ڕۆژووبوون سوودی بە ڕۆژووبوون بۆ ئەوەیە ئینسان ببێتە کەسێکی خۆپارێز لەسی لە گوناهکردن و بێ ئەمری خوا و پاشان خۆپارێز لەوەی کە بێ ئەمری خوای گەورە بکەین و فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ نەکەین چونکە ڕۆژوو و مانگی ڕەمەزان تەمرین بە ئینسانی دەکا ئینسان ڕادەهێنێ لەسەر ئەوەی کە زۆر شت حەزت لێتی بەڵام لەبەرەوەی لێت قەداغەکراوە نایخۆی وانە ها لە ڕەمەزاناندا چەند جان تێنوت دەبێت وایە ئەگەر بە نەفسی خۆت کەی بە حەزی خۆت کەی ئاوی دەخۆیەوە وایە برسیت دەبێت بە حەزی خۆت بکەی دەخۆی و هێندێک جار غەریزەکانی دیکەی ئینسانی بەکارن ئەگەر لەبەر خودی ڕۆژوەکەی نەبی وایە ئەوەکەی حەزەکەت و غەریزەکەت جێبەجێ دەکەی بۆی خوای گەورە دەیەوێت فێرمان کات کە چۆن لە ڕەمەزاناندا ئینسان خۆپارێزی دەکات لەو شتانەی کە ڕۆژوو دەشکێنن بە هەمان شێوە ئێمە لە هەموو ژیانماندا لە هەموو تەمەنماندا هەمیشە لە خۆپارێزی داین بۆ ئەوەی بێ ئەمری خوای گەورە نەکەین ئەو شتانێک کە خوا لەسەری واجب کردوین جێبەجێکەین و ئەوەی کە لێی قەدەغە کردوین لێی دوورکەوینەوە بۆیە ئینسان ئەگەر بێوێ ڕۆژوەکەی بە کەڵک هاتووە یا بە کەڵک نهاتووە سەیری پێش بە ڕۆژوبوون و دوای بە ڕۆژوبوون کە ئەگەر ئینسان نیسبەتی ئیمان و پابەندبوونی هەر وەکو یەک بوو گۆڕانکاری بەسەردا نەهات ڕۆژوەکە زۆر سوودی نەبووە ئەگەر بە پێچەوانەوە ئینسان پێش بە ڕۆژوبوون و پێش ڕەمەزان نەوعێک بوو کە ڕەمەزان دەبێت نەوعێکی دیکە بێ ئیمانت زیادی کردبوو ئیلتیزامت زیادی کردبوو پابەندبوونت بە شەریعەت و دینەوە زیادی کردبوو زیاتر لە گوناه گەڕابوویەوە بەبێ گومانی ڕۆژوەکەت بە کەڵک هاتووە حەدیثە مەشهورەکەی کە پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم هەر کەسێک ڕۆژوو وای لێ نەکا کە واز لە قسەی پڕوپوچ و بێمەعنا و شتی خراپ بێنێ خوای گەورە هیچ پێویستی بەوەی نییە کە ئینسان بەتەنێ بەس خۆی لە خواردن و خواردنەوە بگەڕێتەوە ئەو کەسەی کە بە ڕۆژوێ و ڕۆژوەکە لە گوناه نایگێڕێتەوە پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم ئەو ڕۆژوەی بەسەردا دەدرێتەوە وەلای خوای گەورە ئەو جۆرە ڕۆژوانە قبوڵ نین ئاەتی دووەم تەمان ڕۆژوو زانیمان کە واجبە چەندە واجبە وەکەی واجبە خوا دەفەرمێت ئەیامەن معدودات بە ڕۆژووبوونی واجب لە چەند ڕۆژێکی دیاریکراودایە وایە ئێمە 12 مانگمان هەنە لە 12 مانگان تەنها یەک مانگ واجبە وایە ئەیامەن معدودات چەند ڕۆژێکی ژمێردراون چەند ڕۆژێکی دیاریکراون ئەو ڕۆژە دیاریکراوانەش خوای گەورە زەحمەتی لەسەردانە ناوێن دەفەرمێت فەمەن کانە مینکم مەریضەن هەر کەسێک لە ئێوە لەو ڕۆژە دیاریکراوانەدا نەخۆش کەوت کام نەخۆشیە نەخۆشیەک ئەگەر بە ڕۆژووبی بە تەشخیصکردنی تەبیبێکی ئیماندار وەزائیدەن ئیخسائی لە نەخۆشیەکەی تۆدا پێی گوتی ئەگەر نەخۆش بی نەخۆشیەکەت زیاد دەبێ
یا ئەگەر نەخۆش بی نەخۆشیەکە درەنگتر چا دەبێتەوە بۆت هەیە بە ڕۆژوو نەبی فەمەن کانە منکم مەریضەن هەر کەسێک لە ئێوە نەخۆش کەوت نەخۆشیەک زیانی هەبێ ها نەتوانی لەگەڵیدا بە ڕۆژوو بی ئەو عەلا سەفەرین یا چوویە سەفەرێک بەڵام عولەما دەفەرمون ئەو سەفەرێک کە دروستە ئینسان تێیدا ڕۆژووی بشکێنێ دەبێت کەمتر نەبێت لە 83 کیلۆمەتر ئەو ئەندازەی کە ئینسان نوێژی تێدا کوور دەکاتەوە لەو ئەندازەیەشدا دەتوانی بە ڕۆژوو نەبی ئەگەر لە سەفەردا بووی کە تەنها دەتوانی واجب نییە ئەو کەسەی نەخۆشە ئیلا ڕۆژی بشکێنێ واجب نییە ئەو کەسەی لە سەفەرێدا ئیلا بە ڕۆژوو نەبێ بەڵام خوا ڕوخسەتی داوە خوا مەجالی داوی ئاسانکاری بۆ کردووی بە ڕۆژوو نەبی ئەگەر نەخۆش بووی زانیت بە ڕۆژوبوون زەرر لە نەخۆشیەکەت دەدا نەخۆشیەکەت زیاد دەکات یا درەنگتر چاکت دەکاتەوە یان سەفەرێک تووشی مشقەت و ناڕەحەتیت دەبێت بۆ سەفەری بچووک و نزیک چەند کیلۆمەترێک دەبان ڕۆژوشکاندن جائز نییە جاخوا دەفەرمێت فەمەن کانە منکم مەریضەن هەر کەسێک لە ئێوە نەخۆش کەوت ئەو عەلا سەفەرین یا چوویە سەفەر فعدة من أيام أخر فعدة يعني بعد چەند ژمارەیەک يعني بەژمارەی ڕۆژ خوراوەکان من أيام أخر لە ڕۆژانی دیکەدا بگرێتەوە فعدة يعني بە هەمان ژمارە کە ڕۆژووی شکاندووە ڕۆژووی خواردووە من أيام أخر با لە چەند ڕۆژێکی دیکەدا لە دوای ڕەمەزان بیانگرێتەوە معلومە ڕۆژوێکت لەسەر بێ تەنها یەک ڕۆژ واجبە لەسەرت بیگریەوە واجب نییە دووی لە زیاتی بگریەوە ئەوە دوو کەس کە ڕوخسەتیان دراوە نەخۆش مسافر کەسێکی دیکە کە ڕوخسەتی دراوە بە ڕۆژوو نەبێ خوا دەفەرمێت وعلى الذين يطيقونه و لەسەر ئەو کەسانش کە يطيقونه یعنی دەتوانن بە ڕۆژوو بن بەڵام بە ڕۆژوو بوون ئەزیەتیان دەدا ئەو بۆ کەسە بە ساڵاتچوەکانە و بۆ ئەو کەسانەیە کە نەخۆشی درێژخایانیان هەیە توانای بە ڕۆژوبوونیان هەیە بەڵام لەگەڵ ڕۆژوەکەیدا تووشی زەحمەتی زۆر دەبن تووشی ناڕەحەتی زۆر دەبن تووشی هیلاکەتی زۆر دەبن و ڕۆژوو لەوانەیە ببێتە هۆی کزبوونی چاویان سزبوونی گورچیلە و ئەندامەکانیان بەرگەی زۆر تینوبوون و برسی بن نەگرن دەتوانن ئەگەر خۆیان ئەزیەت دەن بەڵام تووشی زەحمەت دەبن ئەوانیش وعلى الذين يطيقونه ئەو کەسانەی کە دەتوانن بە ڕۆژوو بن بەڵام ڕۆژوو بێهێزیان دەکات و بێتوانیان دەکات ئەو بۆ کەسە بە ساڵاتچوەکانە ئەو فەفیدیەتون با فیدیە بدەن فیدیە یعنی لە جیاتی بە ڕۆژوو بوون با ماڵێک ببەخشن خواردنێک ببەخشن کە شتەکە چی ئەوەی دەیبەخشن تەعام و میسکین خواردندانە بە چەندی بە کەسێکی هەژار لە بەرامبەر هەر یەک ڕۆژوودا یەک کەسی هەژار تێر دەکات جەمێک واضحە ئەدی فەمەن تەطەوعە ئەگەر کەسێک ئامادە بوو لە جیاتی ئەوەی کە تەنها لە بەرامبەر ڕۆژوێکیدا کەسێک تێرکە ئامادە بوو دوو کەس تێرکە سێ کەس تێرکە چوار کەس تێرکە بۆ هەر ڕۆژوێکی فەمەن تەطەوعە هەر کەسێک ئامادە بوو زیاتر لەوە ببەخشێ لە بەرامبەر ڕۆژوو نەگرتنەکەیدا بەمەرجێک تەوان عوزری هەبێ ئەوە خەیڕەن ئەوە زۆر چاکترە فەمەن تەطەوعە خەیڕەن هەر کەسێک زیاتر لەوەی کە لەسەریەتی چاکە ئەنجامدات و ماڵی ببەخشێ لە فیدیەدا فەهوە خەیڕون لەهو ئەوە زۆر چاکترە بۆی لە کەمەکەی لەسەر چاکردنەوەدا زۆر جار ئەوەی کە ئەوەی دەدا فیدیەی ڕۆژووی دەدا یا لە کاتی زەکاتی سەرفیترەدا بە نمونە 3000 دیاری کراوە جاری وا هەیە کە لەوانەیە سەرچاکردنەوەکەی بکاتە 19,000 20,000 دەدا بە کەسێک هەیە 1,000ەکەش وەردەگرێتەوە وە دەزانێ نابێت لەو عادەدەی کە دانراوە میسقالە زەڕەیەک زیاتر بێ ئەوەی کە دانراوە بۆ خەڵکە فەقیرەکەیە کەمترینەکەیە دەنا حەز دەکەی لە جیاتی یەک کەس 3,000 بدەی 30,000 بدا کەس ڕێی لێ نەگرتووی لە جیاتی 30,000 حەز دەکەی بۆ هەر سەرچاکردنەوەیەکی 100,000 بدا هەر ڕۆژێک کە خواردوتە ئەگەر هەتە لە بەرامبەریدا 50,000 ببەخشە 1000 ببەخشە چاکترە لە 30,000ەکەی بەڵام بۆ کەسێک کە نیەتی لای کەمی دەبێت بە نمونە ئەو ساڵ 30,000 دابایە وایە لای کەمی دەبێت کەسێکی فەقیر تێرکە بەڵام ئەگەر کەسێک ئامادە بوو بۆ هەر ڕۆژوێک لە جیاتی فەقیرێک دوان سەیان دەیان تێرکە
بێگومان فەمەن تەطەوعە هەر کەسێک زیاتر لەوەی کە لەسەری واجبە خواردنی بە هەژاراندا فەمەن تەطەوعە خەیڕەن هەر کەسێک زیاتر لەوەی کە لەسەریەتی ماڵیدا خواردنیدا فەهوە خەیڕون لەهو ئەوە زۆر زۆر چاکترە بۆی لە کەمەکە وازەحە ئەدی وەئەن تەصوموا ئەگەر بێت و بە ڕۆژوش بێ کابرا نەخۆشە بۆی هەیە بە ڕۆژوو نەبێ بەڵام هەر تەحەمولی نەخۆشیەکەی دەکات و ڕۆژوەکەی دەگرێ سەفەر دەکات مشەقەتی لەسرە بۆی هەیە بیشکێنێ وایە بەڵام ڕوخسەتەکەی وەرناگرێ بە ڕۆژوو دەبێ وایە کەسێکی بە ساڵاچوو گەیشتۆتە ئەو تەمەنەی خوا ڕوخسەتی داوە فیدیە بدا بەڵام فیدیە دادا هەیە دڵی تەحەمل ناکە هەر بە ڕۆژوەکەی دڵی خۆشتر دەبێت تەبەن بەمەرجێک زەرەری زۆری بۆ نەبێت و نەیکوژێ لەو حاڵەتانەدا ئەگەر بزانێت دەیکوژێت تەوان بێگومان شکاندنەکە واجبە لە سەفەرێشدا ناکرێ بڵێ بژمرم نایشکێنم تەبەن ئەو قسەی زۆر غەڵەتە کە زۆرمان وا دەکەین یان نەخۆشی بژمرم هەر یا عیلاجەکانم نازانم زەرریشم لێ بدەن و چاکش نەمەوەقەت ڕۆژووی هەر ناشکێنم ئەوە وەک دەڵێ غولو و زیادەڕەویە لە دین هەر ئەو خوای ڕۆژووی لەسەر واجب کردووی حاڵی هەر ئەو خواش ڕوخسەتی داوی کەواتە هیچ گوناهێت ناگاتێ مادام بە نەخۆشی ڕۆژووی ناگرێ دەستیە سەفەرێ هەتا ئەگەر سەفەرەکە مشەقەتیشی تێدا نەبێت بۆ معلوماتتان ئەگەر گەیشتی 83 مەتری حەز دەکەی بە تایارەی بڕۆ بە سارەی ئاخر مۆدیل بڕۆ کە سپلیتی تێدایە و لە ماڵی لەوانەیە فێنکتر بێ هەر بۆت هەیە بیشکێنی بەڵام ئەگەر زانی تووشی زەحمەت نابی و نەتشکان بێگومان بە ڕۆژووبوونەکە چاکترە وەئەن تەصوموا و بە ڕۆژووبوونەکە خەیڕون لەکم زۆر چاکترە بۆ ئێوە لە فیدیەدانەکەی ئین کنتم تعلمون ئەگەر ئێوە دەزانن پاداشتی ڕۆژووی چەندە چونکە ڕۆژوو حەدیثە قودسیەکەی پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم كخوا فرميتي والصوم لي وأنا أجزي به خوا فرميتي الرجو بو منها وبس منش دتوانم پاداشتي كسي رجوان بدموا بوي اگر انسان خير الرجوي بزانه بيگومان لوانه حتى بوي بكري رجوكي بگري اگر رخصتي شي درابت برجو نبه واضحه اياما معدودات سير اياتكي كنوت سند او رجواني كواجبن لسرمان لسند روجي دياري كراودان كما بس لي مانجي رمضان فمن كان منكم مريضا هر كسيك لأيوة نخوش كوت أو على سفر ياتوية سفر فعدة يعني باش جماريك من أيام أخرى يعني جماريك دياري كراو لسن روجك ديكي دواي رمضان بقريتوا وعلى الذين يطيقونه ولسر أو كسانش كتواناي بروجوبون يعني هي بلام توشي زحمت دبن فدية طعام المسكين لسر يعني فدية بدن فدیە یعنی کەفارەتی ڕۆژوشکاندنەکەیان بدەن کە بریتیە لە خواردندان بە کەسێکی هەژار بەڵام فەمەن تەطەوعە خەیڕەن هەر کەسێک زیاتر لەو ماڵەی کە کەوتوویەتە سەری بەخشی و دای فەهوە خەیڕون لەهم ئەوە زۆر چاکتر و باشترە بۆی پاداشتەکە و ئەجرەکەی زۆرترە وەئەن تەصوموا خەیڕون لەکم ئەگەر بێت و ئێوە بە ڕۆژوو بوون لە زیاتی فیدیە دانیش بێگومان بە ڕۆژووبوونەکە بۆ ئێوە چاکترە ئین کنتم تعلمون ئەگەر ئێوە دەزانن پاداشتی ڕۆژووی لای خوای گەورە چەندە و ڕۆژوو چەندە بە قیمەتە جاو ئاتە قسەیەکی دیکەشی لەسرە هێندێک دەفەرمون مەرحەلەی یەکەم تەمان ڕۆژووکەی واجب کراوە ڕۆژووی ڕەمەزان ساڵی چەند لەسەر موسڵمانان واجب کراوە لە فیقهیش خوێنمان مانگی شعبانە بەڵام ساڵی لە مەکە یا لە مەدینەیە ئەو سوورەتە مەکیە مەدینە بەقەرە لە مەکەی هاتۆتە خواریا لە مەدینەی مەدینەیە ساڵی مانگی شعبان ساڵی دووهەمی کۆچی یعنی 2 ساڵ دوای کۆچی پێغەمبەر بۆ مەدینەی ڕۆژوو واجب کراوە ئەی پێشتر موسڵمانان ڕۆژویان گرتووە یان نەیان گرتووە گرتویانە بەڵام چەند ڕۆژیان گرتوون تەوان ڕەمەزان نەبوو ئەو کاتی پچر حافیە یەکێک لە ڕێیەکان دەفەرمون لە مانگێدا 3 ڕۆژیان دەگرت ڕۆژوێک لە ڕۆژی یەکەمدا ڕۆژوێک لە دەی دووهەم ڕۆژوێک لە دەی سێهەمدا یعنی لە مانگێکدا 3 ڕۆژیان دەگرتن ڕۆژەکەش دیاریکراو نەبوو ئەوە یەک ئەینجا دەفەرمون ڕۆژوەکە ئیجباری نەبوو اختیاری بوو یعنی لە بینی دووشتدا دەتوانی بە ڕۆژوو بی
ئەگەر حەزت لێ باە بە ڕۆژوو بای چاکتر بوو حەزت لێنە باتوانیش بات دەتوانی بە ڕۆژوو نەبێ ئەو ڕۆژەی کە بەتەما بووی بە ڕۆژووبی بەڵام ڕۆژوەکەت نەدەگر یا پێت نەدەگیرا لە جیاتەوی دەچووی کەسێکی فەقیرت تێر دەکرد و وازبەکەت لەسەر لا دەچوو بۆیە ڕۆژووی ڕەمەزان لە مانگی طبعاً شعبان و ساڵی دووەمی کۆچیدا واجب کراون دەنا پێشتریش لە مەکەی طبعاً پێغەمبەر و صلی الله عليه وسلم سەحابەش ڕۆژوویان گرتووە بەڵام ڕۆژووی پچر وازحە ئەو ڕۆژووی ڕەمەزانە بۆیە هێندێک لە عولەما دەفەرمون ئەوە قۆناغ بەندیە سەرەتا خۆی گەورە ویستوێتی مسلمانان ڕابێنێ جاری یەکەم بەس گوتوێتی لە مانگێدا 3 ڕۆژان بگرن وایە چونکە هەندێک جار ڕەمەزان دەکەوێتە هاوینان و کاتە گەرمەکان ئەگەر فێر نەبووبی زۆر قورسە اینجا لێرە قورسە ئەدی لەوێ بەزستانان پلە گەرمیەکەی وەکو ئێرەوە وانە ئەو جار دواتر ئیختیارێکی داونێ حەزت لێ بە ڕۆژوو بە حەز لێ فیدیەی بدا ئەو جار کە مسلمانان ڕاهاتون لەگەڵ بە ڕۆژوو بوون خی گەورە مانگی ڕەمەزانی فەرز کردووە ئەو جار خوا دەفەرمێت شەهر و ڕەمەضانە الذی ئەو مانگەی کە بە ڕۆژوو دەبین چ مانگێکە شەهر و ڕەمەضان مانگی ڕەمەضانە معلومە الذی أنزل فيه القرآن أو مانگەیە کە دابەزێنراوە تێیدا قورئان یعنی چی قورئان دابەزێنراوە لە مانگی ڕەمەزاندا قورئان هەمووی لە مانگی ڕەمەزاندا هاتۆتە خوارێ یا یەکەم جار لە مانگی ڕەمەزاندا دەستی بە هاتنە خوارەوەی کردووە کامیان ڕاستە طبعاً لێرەش و لە شوێنی کرد دەفەرمێ ئێمە قورئانمان دابەزاندۆتە خوارێ لە شەوی قەدردا لە سوڕەتی دوخاندا دەفەرمێت لە شەوێکی زۆر مبارەکدا لێرەش دەفەرمێت لە مانگی ڕەمەزاندا و مانگی ڕەمەزانیش پیرۆزیەکەی لەگەڵ مانگی دیکە پێشتر هیچ فەرقێکی نەبووە یەکێکە لە 12 مانگەکان ئەو کاتێک کە قورئانی تێدا هاتۆتە خوارێ بەقەدری قورئانەکەی تەبەن مانگەکە ڕێزدار بووە بۆ معلوماتە وازەحە بەڵام هەموو قورئان یا هەر بەشێک تەبەن هەردوو تەفسیرەکە دەکرێت بڵێن ڕاستە هەمووی بەیەکەوە بە مەجموعی لە لەوح المەحفوظەوە بۆ ئاسمانی دنیاە هەر هەمووی لە شەوی قەدردا دابەزێنراوە لە لەوح المەحفوظ لە لای خوای گەورەوە بۆ ئاسمانی دنیاە بەڵام لە ئاسمانی دنیای ڕا بۆ سەرزەوی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها ئەو چەند ئاەتانەی سوڕەتی عەلەق 5 ئاەتی سەرەتای عەلەق کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەشکەوتی حیرا بۆ سەرەتای وحی بووە و سەرەتای پێغەمبەرایەتی بووە تەنها ئەو چەند ئاەتانە هاتوونەتە خوارێ لەنا هەمومان دەزانن قورئان بە 23 ساڵی تەوان هەمووی هاتۆتە خوارێ زۆرتر بەپێی حەدەث و ڕوودا و بارودۆخی مسلمانان و قۆناغبەندی خوای گەورە قورئانی ناردۆتە خوارێ وایە بۆیە تەبان ئێستاش مەرز نییە ئەو کەسەی کە پابەند دەبێت بەدینەوە یا دێتە لات بێک ڕۆژی هەموو دینی پێ بڵێ وایە سەحابە بە 23 ساڵی هەمویان وەرگرتووە وایە وەخوای گەورە بەپێی ئەوەی ئیمانی سەحابەکان یا بەپێی پێداویستی سەحابەکان ئاەتی ناردۆتە خوارێ بۆی ئەو ڕیزبەندی و قۆناغبەندیە کە کاتی خۆی هەبووە ئێستاش دەکرێت پەیڕەو بکرێ یعنی کەسێک کە دێتە ناو ئیسلامەتی دەبێت لە شتە گرنگەکانەوە دەست پێ بکەی وایە ئەگەر یەکێکیانی جێبەجێ کرد ئەو جار بچێ سەر دووەمی کرد ئەو جار سێم نەک بەیەک ڕۆژیدای نیشێنی بە سەعاتێکی هەرچی ئەمر و نەهی قورئان و حەدیث هەیە هەمووی بەسەردا بدەی ئەگەر وەکو تۆش جێبەجێ نەکرد دوایە گلەی لێ بکەی و پێ دوابێ کەسەکە ئیماندار نییە کە بەبێ گومانی جێبەجێکردنی تەکالیفی دینی ئەرکن تەوان ئەگەر پاڵنەری ئیمانی لە دڵتدا نەبێ جێبەجێکردنیان زەحمەتە وایە هذا فرمى الشهر رمضان الذي أنزل فيه القرآن مانجي رمضان أو مانجي كدا أنزل نردرا وتخواري تيدا أو قرآن صفتي شونه هدى للناس رين منيو رقا بشاندر بوها مخلق وبينات وتندان معجزي ونشاني رون كروشي تيدان كمن الهدى بشي كان بو رين مني كردني خلقن بس رين مني خلقن بخلقي دل أوبكا والفرقان وهروها بشێکیشیان بۆ لەیەکتر جیاکردنەوەی حەق و باتیلە بۆ جیاکردنەوەی حەڵاڵ و حرامە مسلمان کافر چاک خراپت بۆ لەیەکتر جیا دەکاتەوە شەهر ڕەمەضان الذی مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە دابەزێنراوەتە خوارێ تێیدا ئەو قورئانە هودەن للناس سیفەتی وایە ڕێنمونیە ڕێگاپیشاندەرە بۆ هەموو خەڵکی ئەوە یەک
وبينات وڕوونکەرەوەشە نیشانەی ئاشکراشن کە لە قورئاندا هاتوون کە منە الهودا بەشێکیان ڕێنمونین ڕێگا پیشاندەرن والفورقان بەشێکیشیان لە یەکتر جیاکەرەوەی حەق و ناحەق چاک و خراپن فمن شهد منكم الشهر خوای گەورە دووپاری دەکات دەفەرمێ هەر کەسێک شەهیدە یعنی حاضر بوو ئامادە بوو نەمرد لە ئێوە الشهرە هەتا دەگاتە ئەو مانگەی دەبێت چی بکە فليصم با بە ڕۆژوو بێ جا و ئاەتە فەمەن شەهیدە معنای لۆغەویەکەی یعنی بینین ئەگەر معنای لۆغەویەکەی وەرگری یعنی هەر کەسێک مانگی دیت مانگی یەکشەوە یا دووشەوەی دی ئەو کاتی با بە ڕۆژوو بێ ئەگەر تەرجمەی حرفی ئاەتەکەی بکەین یعنی هەموو مسلمانێک لەوێ بەچاوی خۆی مانگەکەی ببینێ ئەو جار واجبە لەسەری بە ڕۆژوو بێ بەڵام وایە طبعا نا لە زیاتی هەموو مسلمانان یەک مسلمانی عادل و ڕازگۆ شاهدی بدا کە بڵێ مانگ یەک شەوم دیوە طبعا ڕۆژوو لەسەر هەموو کەسێک واجب دەبێ بۆیە فەمەن شەهیدە منکم الشهرە هەر کەسێک لە ئێوە ئەو مانگەی دی یا تەمەنی گەیشتە ئەو مانگەی باسی بکە فەلیەصومه با هەموو مانگەکەی بە ڕۆژوو بێ دیسان دووبارەی دەکاتەوە ڕوخسەتەکەی ومن کانە مەریضەن کەسێک نەخۆش کەوت ئەو عەلا سەفەرین یا چوویە سەفەر فعدة من أيام أخر فعدة يعني با ژمارەیەک لە ڕۆژانی دیکە ڕۆژوەکانی بگرێتەوە کە یورید الله بكم اليسر خوای گەورە دەیەوێ بەو کارە ئاسانکاری بۆ ئێوە بکە ولا يريد بكم العسر خوای گەورە ناوێ قورسی و زەحمەت و گرانی بخاتە سەرتان کە بە ڕەهایی و بە مطلقی دین هیچ شتێکی تێدا نییە زەحمەت بێت و ئینسان لە توانایدا نەبێ بیکە وازەحە ئللا لە حاڵەتی شازدا نەبێ ئەی ئەگەر وای لێ هات ئەگەر وا ڕوویدا ئەمرێکی خوات پێ جێبەجێ نەکرا ئاەتیکەمان هەیە خوا دەفەرمێت فاتقوا الله ما استطعتم لەخوا بترسە بەقەت توانات يعني لا يكلف الله نفسا إلا وسعها ئەو کاتی لە واجبیەتیەکەی ڕا خوای گەورە ڕوخسەتێکت دەداتێ بۆ تۆ بەتەنێک کە توانای جێبەجێکردنی ئەمرەکە دنیا وایە بۆ تۆ دەبێتە ڕوخسەت دەتوانی نەیگیری بەس بە نمونەها ڕۆژوو لەسەر هەموو کەس واجبە بەس ئەگەر نەخۆشکەوتی و نەتوانی واجبیەتەکە بۆ تۆ دەگۆڕێ وایە دەچێ سەفەر واجبیەتەکەت بۆ دەگۆڕێ فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر هل كسيك لأيوة لو ما انقدا نخوش كوديات شوية سفري فعدة من أيام أخر جماريكي دياري كراو لروجاني ديكي زيال رمضان بقريتوا يريد الله بكم اليسر خواي قورة ديوي آسان كاريتان بوبكا ولا يريد بكم العسر خواي قورة ناوي عسر يعني زحمتي وقرسي دروس كابوتان لناو دينا كيدا ولتكملوا العدة وخواي قورة دشيوه جماركي تواوكن طبعا علميش زانستش سلماندويتي كصالة مانجيك بو معدة وصحة إنسانش طبعا أجر عبادتي جنبه روشو هر باشا وهر چاكا بو اللي ولاتا أوروبيا كان هي مسلمانش نية ويا والله لبرو روجو بو تندرستيكي باشا أو معدة بتال كردن وخالي كردني هر دكا كبابي قماني طبعا حكمتي الروجوي معدة بتال كردن ولا خو برسي كردنا كيدا دنا أجر إنسان هر برسي نبي یان بەربانگ و پاشیوان وەکو ئێمە کە قەرەبووی ئەوەش دەکەینەوە کە نایخۆین بۆی زۆر استیفادە جاری وایە لە ڕووی تەندروستیشەوە زۆر لە ڕۆژوەکەی ناکەی ڕۆژوو بۆ ئەوەیە فعلەن برسیبی مەعیدەت بەتاڵ بێ تینوت بێ و لە ڕووی دەرونیشەوە گەر لیقەتتان نابێتێ ئەو ڕۆژەی کە برسیتە و ئێوارەی ڕۆژوەکەی دەشکێنی وایە کە تینوتە و دواتر ڕۆژوەکەی دەشوێنی دەرونیان چەند مرتاحتری بێگومان جەستەیەنیش و دەرونیێنیش چونکە ئەجری زۆرتر و ڕۆژوەکە زیاتر ئیشی خۆی کردووە وەلی توکمیلوا العدة بۆیە خوای گەورە دەیەوێ ژمارەکەی تەواوکەن یعنی ئەگەر 30 پێ نەگیرابوو 29 پێ نەگیرابوون دواتر 20ەکە یا 29ەکە یا 30ەکەی تەواوکەی ئەوجار ولتكبروا الله أو ولتكبروا الله معنای خۆ یعنی بۆی خوا بە گەورە بگرن بەڵام مفسرین دەفەرمون ئەو ولتكبروا الله بمعنای ولتحمدوا الله هاتو يعني بۆ ئەوەی ستایشی خوای پەروەردگار کەن سوپاسی خوای پەروەردگاریش کەن لەسەر ئەو نیعمەتە کە بە بێگومانی ڕەمەزان نیعمەتە بۆ چونکە ئەوە هیچ لایەنە تەندروستیەکەی هەر لێگەڕە چونکە ئێمە بەنیەتی لایەنی سیحە و تەندروستی بە ڕۆژوو نابین وایە بەنیەتی جێبەجێکردنی ئەمری خوای بە ڕۆژوو دەبین
ئەگەر زەرریشمان لێبدا هەر پێ دەبین مادام ئەمری خوایە کە بەبێ گومانی ئەمری خوای گەورە زەرری هەر تێدانە ئەگەر بڕواڵەتش بەڵام ڕەمەضان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کە دادێ تەمەن خوای گەورە بەهاتنی ڕەمەزان بە ڕۆژبوونی مانجی ڕەمەزان گوناهەکانت سفر دەکاتەوە سفر خوای گەورە هەموو ڕەمەزانێک ئەگەر تەمەنت بە نمونە 60 ساڵ بین و 40 ساڵ ڕەمەزانمان گرت بێ وایە 40 ساڵ خوای گەورە لاپەڕی کردەوەکانی بۆ سفر کردوویەوە یعنی 40 ساڵ 50 ساڵ چەند ساڵ خواتەمەنی داویە ئەوەندە ساڵە خوای گەورە گوناهەکانی بۆ سفر کردوویەوە بە منداڵێکی تازە لە دایک بووی بێگوناه پەڕەیەکی سپی داوە دەستی ئێمە کە بەبێ گومانی لەوە ڕەحمەتتر و لەوە میهرەبانیتر دروست نابێ ئەو جار لە ڕەحمەتەکانی دیکە کە خوا بۆمان دەکات دەرگای باشمان بۆ دەکاتەوە دەرگای دۆزەخمان لەسەردا دەخا وایە وە خوای گەورە لە ئەوەلەکەی ڕەحمەتمان پێدەبەخشێ لە ناوەڕاستەکەی مەغفیرەت لە کۆتاییەکەی لە ئاگر ڕزگارت دەکات و بڕیاری ڕزگارت بوونت بۆ دەردەکاوانە یەک ڕۆژ بە ڕۆژوو بوون حەدیثی صحیح ئەگەر ڕۆژوەکە سنەتیش بێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم 7 خەریف 7 پاییز ئینسان لە ئاگر دوور دەخاتەوە بێگومان وەلی ئینسان دەبێت شکری خوای بکات و بە ڕەحمەتی بزانێت و دڵشی خۆش بێ کە دێ نەک پێی وابێ بارە و ئەرکە کەوتۆتە سەرشانی کە هێندێک زار خەڵک بەگاڵتە و هێندێکیش بەڕاستی کە ڕەمەزان تاوا دەبێت ترسی ڕەمەزانێکی کەمان لەیە وەلی توکەبر الله و بۆی خوای گەورە بە گەورە بگری و ستایشی بکەیت على ما هداكم لەسەر ئەوەی کە ڕێنمونی کردوون ولعلكم تشكرون بأميدي أوش يا بو أوش إيوة تشكرون لسر أو نعمة استعيش خواي جوربك فعلا رمضان رحمة ومهرباني خواي پروردگارا كردويتي لقل أمتي پیغمبر دا صلى الله عليه وسلم پاشان دفرميت خو باسی روجوی تاو نبوها لا پرکەی دیکەش باسی ڕۆژوویە بەڵام لە بینی بابەتی ڕۆژوویدا خواي گەورە دێ باسی دوعای دەکا باسی پارانەوەی دەکا بۆی بزانین کە ڕەمەزان بە ڕۆژووبوون یەکێکە لەو کاتانەی کە دوعاتێدا قبوڵە حەدیثەکە دەفەرمێ ڕۆژوان دوعای ڕەت ناکرێتەوە جا دەفەرمێت وئیذا سەئەلەکە عیبادی عني فإني قريب هەر کاتێک پرسیاریان لە تۆ کرد ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەندەکانی من عني سەبارەت بە من بەندەکانی من پرسیاریان لە تۆ کرد سەبارەت بە من کە کۆمەڵێک ئەعرابی ئیماندار بوون هاتنە لای پێغمبەر صلی الله عليه وسلم وتیان ئەی پێغمبەری خوا ئەرێ خوا نزیکە یا دوورە لێمان ئەگەر دەزانی دوورە لێمان با لە کاتی دوعاکردن هاوارکەین دەنجە بەرزکەینەوەی دەنگمان ببیستێ فەقیرە تازە مسلمان بوون و ئەگەریش دەزانی لێمانەوە نزیکە بە هەر بە چرپە دوعاکان بکەین ئەگەر دەزانین خوای گەورە ڕێگەوایەتەی ناردە خوارێ دووری و نزیکی بۆ خوای گەورە نییە لە ئێمە وایە خوای گەورە ئەگەر بەذاتیش دوور بێ لێمان لەسەر عەرش بێ وایە بە سیفات خوای گەورە بە عیلمی وایە بە عیلمی بە بیستنی بە بینینی بە دەسەڵاتی هەمیشە لەگەڵماندایە نەک لێمانەوە نزیکە وئیذا سەئەلەکە عیبادی هەر کاتێک پرسیاریان لە تۆ کرد بەندەکانی من سەبارەت بە من ئەو فەئینی قەریب بێگومان بن من نزیک وازحە ئەو جار هەر ئەوە نێن لێتان نزیکم ئوجیب دعوەتە داعی ئوجیب یعنی وەڵام دەدەمەوە دەعوا و پاڕانەوەی هەر کەسێک ئەداعی بپارێتەوە بەڵام ئیذا دەعان ئەو کاتێک کە دەپارێتەوە ئوجیب دعوەتە داعی وەڵام دەدەمەوە پاڕانەوەی ئەو کەسانەی کە دەپاڕێنەوە بەڵام ئیذا دەعان کاتێک کە پاڕانەوەکەی دەکەن زۆر جار خەڵکی وایە دوعان هەر ناکە دەڵێ خۆخوا ئاگای دەدڵی منەوە دەزانێت چم دەوێت بۆ چ داوا بکەم خوا ئەگە حەزی لەوێ دەمداتێت و حەزی لەبێ نامداتێ ئەو غەڵەتە بۆ پێچەوانەی ئەو ئاەتەیە دوعا کاتێک جوابت دەدرێتەوە کە داوات کرد بێ خوا ئاەتەکەوا دەڵێ دوعا عیبادەت و بەندایەتی ئەگەر خوا جوابیشت نەداتەوە خوا وەڵامیشت نەداتەوە هەتا ئەگەر ئەوەی داوای دەکەی لە دنیا و لە قیامەتیشت پێنەدا ئەتۆ هەر دەستت بەرز کردوتەوە نیەتی پارانەوە و خۆ بە کەمزانینت هێناوە لە بەرامبەر خوادا تۆ عیبادەت بۆ خوای گەورە ئەنجامداوە و لە خوا نزیک بوویەتەوە و لەگەڵ خوا گفتوگۆ و قسەت کردووە وئیذا سەئەلەکە عیبادی عني فإني قریب هەر کاتێک پرسیاریان لە تۆ کرد بەندەکانی من سەبارەت بە من فإني قریب ئەوە یاسایە دەفەرمێ پێیان ڕاگەیەنە کە من نزیکم لێیان ئەوە یەک یاسای دووەم ئەوەی ئوجیب
دعوة الداعي أجيب وەڵام دەدەمەوە پارانەوەی الداعي ئەو کەسەی دەپاڕێتەوە بەڵام ئیدا دەعان ئەو کاتەی کە پاڕایەوە لێم بەڵام بە ملکەتی و خشوعەوە. طبعا یەکێک لە مەرجەکانی دوعا ئەوەیە کە ئینسان لە کاتی دوعاکردندا خشوع و خۆ بەکەمزانین لە دڵیدا هەبێ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله لا يقبل دعاء من قلب لاهي. خوای گەورە پارانەوەی کەسێک قبول ناکە کە لە کاتی دوعاکەیدا دڵی ئاگای لێ نییە. بۆیە لەبەرکردنی هێندێک دوعای قورئانی و هەتا دوعا سنەتیەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەگەر نەزانی دەڵێ چی لە دڵەوە نەیانڵێ تەنها زمان و تکرارکردنەوە بێ هیچ تەسیرێکیان نییە و هیچ کاریگەریەکیان نییە. ذیکرێکە لەوانەیە بەس ئەوەندەی دەیڵێ بە زمان بۆت بنووسرێ بەڵام ئەو دوعایانیە کە مەرجی قبولبوونی تێدایە. بۆیە دەفەرمێت وەڵام دەدەمەوە دوعای هەر کەسێک دوعا بکە ئەو کاتێک کە لێم دەپارێتەوە و دوعام لێ دەکا. بۆیە فەلیەستەجیبوا لی خوا دەفەرمێت دەی ئێوەش وەڵامی ئەمن وەڵامی ئێوە دەدەمەوە هەر دوعام ئیدا هەر کاتێک دوعات کرد ئیلا خوا دوعات قبول دەکا. بەڵام لەکوێ قبوڵی دەکا؟ حەدیثمان هەیە هەر کاتێک دوعات کرد خوای گەورە لە بەرامبەر دوعادا ئیلا حتمەن یەکێک لەو سشتانت بۆ دەکا. ئەگەر دوعاکەت بۆ خوای بێت و تەمان مەرجەکانی دوعاکردنی تێدا بن وایە ئەو شتانەی بۆت دەکرێن چین؟ ئەوەی یەک مەرجیەکە یعنی جاری وا هەیە ئەوەی داوات کردووە هەموو کەس لەوانەیە بەشی خۆی ئەوەندەی بەرهەمی دوعای خۆی دیبێ ئەوەی داوات کردووە ڕێک وەک خۆی لەوانەیە خوای گەورە بۆت وەڵام بۆت جێبەجێکا. ئەگەر ئەوەی بۆ نەکردی دەبێت نائومێدبی ئافرین بە ئەندازەی ئەوەی داوات کردووە لەوانەیە ئەوەی داوات کردووە بە کەڵکی تۆ نەیە بۆ تۆ باش نەبێ وایە بە ئەندازەی ئەوەی کە داوات کردو خوای گەورە موسیبەت و بەڵای لەسەر لا بردووی ئەوە دوو سێم ئەگەر لێرە نەیدایێ خوای گەورە ئەو داوایەت بۆ هەڵدەگرێ بۆ قیامەتێ تەمان ئەوە ئەگەر دنیای ئەوە دوعای دنیایی بکەی ئاوایە هەدیگە دوعاگەر دوعای قیامەتی بە پەیوەندی بە دنیایەوە نەبێ بەبێ گومانی مسۆگەرە داوای لێ خۆشببوون و بەهشت و فیردەوس و ئەوانت کرد بێت و ئەگەر مەرجەکانی دوعات تێدا بوو بن بە دڵنیاییەوە خوای گەورە ئەوەیانی هەر قبول کردووە و هەر وەرگرتووە. بەڵام ئەگەر دوعاکەت دوعای دنیاییش بوو بێ ئیلا خوای گەورەیەکەی لەو سشتانت هەر بۆ دەکا فەرمودەی سەحی پێغەمبەرە. بەڵام ئاگامە لێ بێت تەمان دوعا وەکو نوێژە وایە مەرجی هەیە ڕوکنی هەیە و هەڵوەشێنەرەوەشی هەنە مەرجەکانی دوعا دەبێت لە کاتی دوعاکردندا پەیڕەوکەی و پاشان ئەو مانیعانەش کە هەنە پیاوێک حەدیثەکەتان هەمومان بیستمانە دەستی بەرز کردبوونەوە بۆ لای خوای گەورە بە کوڵ دەپاڕایەوە بەڵام پێغەمبەر فەرمووی چۆن خوای گەورە دوعای کەسێک قبول دەکات کە خواردنەکەی حرامە و جلوبەرگەکەی حرامە و نازانێ گۆشتەکەی کە گەورەی کردووە بە حرام گەورەی کردووە هێندێک زار دوعاکان خەلەکە لەکن خۆمانە دوعامان کردووە خواردنەکەت حرامێ خوا وعدی داوە کەسێک خواردنی حرام بێت دوعای قبول ناکا خۆ جاری وا هەیە جلوبەرگەکەت حرامە جیا بە حرام بەدەستت هێناوەیان شێوەی لەبەرکردن و دروینەکەی جاری وایە حرامە هەر بە هەمان شێوە بەڵێ چۆن یعنی خواردنی حرام دیار نییە کابرا دزی بێتی ماڵی خەڵکی داگیر کرد بێ درۆی لەسەر کرد بێ نوێژی لەسەر چوان دەبێ وایە بەوانە بنمونە پێشتر لە باسمان کرد ئەگەر ماڵی میراتی بۆ بەجێما بێت و بەشی بنمونە خوشک و خۆی یەکێک لە خەلە لە گەورەکانی قبول نەبوونی دوعای ئێمە ئەوەیە کە خواردنی حەڵاڵ زۆر کەمە بەڕاستی چونکە کەسەکەیان لە میراتیدا خەلەلی تێدەکردووە یان کە دەکرێ و دەفرۆشتەی ئەمین نییە درۆی تێدا دەکات سوێندی تێدا دەخوا خیانەتی بەو شتانە هەمووی حرام دەبێت نیسبەتی حرامیەکەی چەند زۆرتر بێ تەوەن دوعاکە ئەوەندە زەعیفتر دەبێت ناڵم بە کەڵک هەر نایە بەڵام نابێت چاوەڕوانی ئەوەی ببەرهەمەکەی ببینی جا ئاخر لەقتەکەشی عافو دەفەرمێ فەلیەستەجیبوا لی دەی ئێوە فەلیەستەجیبوا لی دەی با ئیمانداران ئەو لامە پێ دەوتێت لامی ئەمر با وەڵامی بانگەوازی من بدەنەوە فەلیەستەجیبوا لی با ئیمانداران وەڵامی بانگەوازی من بدەنەوە یعنی ئیمانم پێبێنن گوێڕایەڵێم بکەن لێشم بپاڕێنەوە وازحە وەلیؤمنوا بی و با باوەڕیشم پێبێنن باوەڕم پێبێنن یعنی بە خۆم و
بە فەرمودەکان و بە قسەکانم لعلهم يرشدون بۆ ئەوەی خوای گەورە ڕێنمونیان کات و بیان خاتە سەر ڕێگای ڕاست واضحە وإذا سألك عبادي بس کەلیمەکان تەماشاکەن هەر کاتێک پرسیاری کرد لە تۆ عیبادی بەندەکانی من عنی لە من فإني قریب پێیان بڵێ من لیان نزیکم ئوجیب دعوة الداعی وەڵامی پارانەوەی ئەو کەسە دەدەمەوە کە دەپارێتەوە ئیدا دەعان کاتێک لێم دەپارێتەوە فەلیەستەجیبوا لدەی ئێوەی ئیماندارینە مادام ئەمن جوابی دوعای ئێوە دەدەمەوە ئێوەش وەڵامی بانگەوازی من بدەنەوە وليؤمنوا بي باورشم پێبێنن لعلهم يرشدون بە ئومێدی ئەوەی خوای گەورە ڕێنمونیتان کە یان بۆ ئەوەی خوای گەورە ڕێنمونیتان کە یان تەفسیری دقیقی معنای حقیقی ئەوەی عنی بەدڵنیاییەوە خوای گەورە ڕێنمونیتان دەکات ئەگەر ئەو عادەتتان بووها لە خوا پاڕایەوە وەڵامی بانگەوازی خوات دایەوە ئیمانت بەخوایەنە صلی الله عليه سيدنا محمد